ئێستا باشتر پارتیتوانی مامەڵە لەگەڵ یەکێتی بکە یاخود پێش 8 تەمووز بڵین دوای و کۆنگرێت چوار ئەزانێ من حەزەکەم شتێک بڵێم کامە بەس بۆ پارتی ڕەوانیە بۆ هەموو حیزبێک لە عالەما وایە هەر حیزبێک کە کۆکراوە بوو تۆ توانێت قسەی لەگەڵ بکەی هەر حیزبێک کە فرێکی و خایی بوو نازانین لەگەڵ چی قسە بکەی سەیکێتی فرێکی و خایە بۆ لە ناوی شێتی نیشتیمانی کوردستانە یەکێک لە کێشە گەورەکان بەداخەوە وایە تەبعاً ها ئەمە یانیەوە نییە من بڵێم ئۆخەی ئەوەی شێتی وایە زۆر بەداخەوە لە ناوی شێتی نیشتیمانی کوردستانە حاڵەتێکی ئەوە نییە کە تۆ بزانی فڵان کەس دەمڕاستی یەکێتیە بڕیار بەدەستی یەکێتیە یا ئەم جەمعە ئەم کۆمیتەیە ئەم ئەنجومەنە ئەم شتە نازانی لەگەڵ شێ قسە بکەی جا ئەوە زۆر زەحمە دەبێت نەک بۆ ئێمەی پارتی بۆ هەر لایەنێکی ترکە بێت تەعامل لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەس ئێستا دوای ئەو ڕووداوانە ئێوەنیەک هاوسەرۆکێ بڵین ئەوە ماوەی کە بڕێز ناوی دەنەی فرێکوێ خایی ئەزانی برای بەڕێز سەیریکە حەزب بە یەک کەس نابرێ بڕێەوە یەک کەس قیادەیەکە بەڵام ئەو یەک کەسە پێویستی بە پەیکەرێک هەیە بە تەنزیمێک هەیە بە ڕێکخستنێک هەیە کە بتوانێ تەرجمەی ئەفکار و سیاسەتی حیزب بکە لەناو حکوومەت لەناو پەرلەمان و لەناو کۆمەلگا یەک کەس زۆر لە مۆزوع ناگۆڕێ ڕاستە من لەگەڵ تۆم ئەگەر بڵێ مەسەلە چۆن نایگۆڕێ چۆن فەرقی مام جەلال نییە لەگەڵ یەکێکی تر چۆن نییە فەرق هەیە من ناڵێم بەڵام ئەمە ئەم دووشتە تەواوکەری یەکترن سەرکردەیەکی ساحب کاریزما و بڕیار بەدەست زائید دەمجیکە لەگەڵ ڕێخستنێکی بەهێز و یەکگرتوو مرکزیەتی هەبێ یعنی کە مرکزیەتی هەبێ ئەم ڕێخستنە کە ئەو ڕێخستنە یەکگرتووە نەبوو هەر کەسێ بکەی بەسەر و کوێ حیزبە سحری پێ ناکرێت چونکە وتم ئەم دوانە تەواوکەری یەکترین ینی بەتەنیا نابێ ئێستا ئێمە کاک مەسعود یعنی سەرۆکی حیزب و مەرجعیشمانە باشە بەڵام کاک مەسعود بەتەنیا بە تاقی تەنیا خۆی مەسەلا خۆ ناتوانێت سحر بکە کاک مەسعود قیادەی هیچ تەنزیمێکەکە موەسسەسەیەکەکە کە پێڵن پارتی دیموکراتی کوردستان بە یەکەوە ئەم دوانە ئەو قیادە حەشیمانەی کاک مەسعود زائید یەکگرتووی و تێکۆشان و ئینسیجامی کەوادری حیزبی بەیەکەوە ئەتوانێت شتی مهم دروست بکە